دەنگخۆشی پارچەیەک نییە بکڕێ لە بازار وەکو سیمکارتێک چۆن نەخرێتە مۆبایلەوە لێرەوەی بنووسێنی بڵێ من دەنگم خۆشە. ئەگەر بەهرە نەبێ خی گەورە نەیبەخشێ ناکڕێ و پەیداش نابێ و چەند پرۆڤژ بکەی قورسە بتوانی دەنگی خۆت خۆش بکەیت. کەسێک دەنگی خۆش نەبێ ئەستەمە بتوانێت دەنگی خۆی خۆشکە. بەڵام جاری وا هەیە کەسێک چۆن لە شوێنانە مەسەلەن کە ئەڵێ ماوەسات دەنگم خۆشە شتێکم پێیە، جاری وا هەیە کەسێک شتێکی پێیە بەڵام نازانێت تەوزیفیکە و خۆی نەدۆزیوەتەوە وەکە ئەخوێنێ نازانێت بە چ مەقام و بە چ شەواز و ئاوازێکە خوێنێ ئەبینی مەسەلەن گرفتی بۆ دروستە بێ خۆی نادۆزێتەوە پێوترێ نەشازەکە لە کاتی خوێندنەوە. حنون القلب بالناس رحيم ونهر من عطاء ليس ينفاد. ئەکرێ ئەم کەسە ڕوو بکاتە فێرگەیەک یان دەستگا و موئەسسەیەک کە لە بواری مەقاماتە ئەو موئەسسەیە ناوێکی هەبێ و لەو ڕێگەیەوە پرۆڤە و تەمرین بکە دەنگی خۆی خۆشتر بکە. ئەمە بوونی هەیە لە ئێستایا و ئەم هەلەش ئەقۆزمەوە ئێمە توانین پێشوازی لە هەموو دۆست و ئازیزانە بکەین لە ئەکادیمیاکەمان هەر بە ڕێزێک پێی خۆشە خولی مانگانەمان هەیە ئێمە بە درێژایی مانگ بەردەوامە بۆ ئەو بەڕێزانی کە دەنگیان خۆشە ئارەزوومەندن بێن لێرە بایەخ بە توانەکانی خۆیان بدەن و بەرەو پێشەوەی ببن. أبي